داهاتوویەکی سەوزتر لەو چاودێریەوە دەست پێ دەکات کە ئەمڕۆ ئەنجامی دەدەین. خاکەکەم ئاوینەیە ڕووی خۆمیت یا ئەبینم هەموو دنیا بەخچە بێ لای ئەو گوڵم دەچینم خۆشەویستی من و ئەو وەکو شەماڵ و گوڵە چەندە لە یەک توور دیربین نێوانمان تەنیا دڵە چەندە لە یەک توور دووربین نێوانمان تەنیا دڵە دیوانم 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 بۆ کوردستان دیوانم 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 بۆ کوردستان بۆ دیار و هەوار و کانی سەرچاوەی ژیان. داهاتوومان کاتێک گوڵ دەکات کە ئەمڕۆ زەوی پەروەردە بکەین. با پێکەوە بیپارێزین چونکە زەوی ماڵی ئێمە و پێویستە گرنگی پێ بکەین. پیرۆز بێت ڕۆژی ژینگەی ڕاپەڕی. هەمیشە پێشەنگە